إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، ئیمانداران، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خدای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار بە ڕوحم و بەزەی خۆی بمانگەڕێت لە بەندە ڕاستەقینەکانی خۆی. گوناه و تاوان وەکو ژەهر وایە بۆ جەستەی ئینسان. ژەهر چۆن جەستەی ئینسان تووشی نەخۆشی دەکات، و ئەگەر ئینسان فریای نەکەوێت بە ماوەیەکی کەم هەموو جەستەی ئینسان داگیر دەکات، و بە ماوەیەکی کەم هەموو جەستەی ئینسان تووشی نەخۆشی دەکات. گوناه و تاوانیش بۆ دڵ و دەرونی ئینسان ئابە و شێوازەیەیە. ئەگەر ئینسان فریای نەکەوێ و نەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار، ئەگەر ئینسان تەوبە نەکات، ئەو گوناه و تاوانە وردە وردە زیاد دەکەن هەتا وەکو وای لێ دێت ئینسان بە هیلاک دەبن. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: ئیاکم ومحقرات الذنوب. ئامۆژگاریتان دەکەم، ئاگادارتان دەکەمەوە و پێتان دەڵێم وەریای خۆتان بن گوناه و تاوان بەکەم نەسەیر نەکەن. جاری وا هەیە گوناه و تاوان هێندە بەسەر ئینسانەوە کۆ دەبێتەوە، دەفەرمێت تاوەکو ئەو کەسا بە هیلاک دەبن، خوا پەنامەندات. بۆیە بە کورتی دەڵێن ئەگەر تووشی گوناه و تاوانێک بوویت، وەریای پێنج شت بە. یەکەمیان، ئەگەر گوناه و تاوانێکت کرد، وەریا بە پیلان دانەنەی بۆ گوناه و تاوانێکی دیکەوە زوو بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار و چارەسەری بکە. تەماشاکەن، شەیطان ئیبلیس کاتێک کە لە فەرمانی خوای پەروەردگار دەردەچێت و خوای گەورە لەعنەتی لێ دەکات، وەکو خۆ بەزلگریەک سەزدە بۆ ئادەم نابا، سەزدەی ڕێز، ئەو جا پیلان دادنێ بۆ ئەوەی کە ئادەم لە خشتە ببا و تووشی گوناه و تاوانی بکات و پێی هەڵبخلیسکێنێت. خوای گەورە بۆمان باز دەکات، دەفەرمێ: قال يا آدم هل أدلك على شجرة الخلد وملك لا يبلى. کاتێک کە ئیبلیس ویستی ئادەم تووشی گوناه و تاوان کا، وەزوەسەی بۆ کرد. پێی گوت: ئایا پێت بڵێم ئەگەر لەو دارەیە بخۆی کە لێ قەدەغە کرابوو لە ناو بەهەشدا، ئەو دارە داری هەمیشەیی و هەتا هەتاییە، ئەو دارە وا دەکا کە تۆ نەمری و بە هەمیشەیی بمێنیتەوە. بۆ ئەوەی کە فێڵی لێ بکا، وەزوەسەی بۆ کرد. وقاسمهما إني لكما لمن الناصحين. ئەنجا سوێندی بۆ خواردن بۆ ئادەم و حەوا، سوێندی خوارد، گوتی من دڵسۆزی ئێوەم. پیلانی دانا بۆ ئەوەی کە تووشی گوناه و تاوانیان بکات و گوناه و تاوانێکی دیکەش ئەنجام بدات. فدلاهما بغرور. هەڵی خەڵەتاندن، تووشی گوناه و تاوانی کردن. ئادەمیش لە بیری چۆوە، ئەنجا تووشی گوناه و تاوانێک بوو بەهۆی وەزوەسەی شەیطانەوە. تا ئەو گوناهە شەیطان پیلانی دانا کە گوناه و تاوانێکی دیکەش بکات. خوای گەورە لێی خۆش نەبوو، لەعنەتی لێ کرد. بەڵام گوناه و تاوانی ئادەم سەلات و سەلامی خوای گەورەی لێبێ لەگەڵ دایکە حەوا، کە خوای گەورە بۆمان باز دەکات، دەفەرمێت: ولقد عهدنا إلى آدم من قبل فنسي ولم نجد له عزما. لەبیری چوو، ئەنجا تاوانەکەش لە ڕووی بێهێزیەوە شەیطان فێڵی لێ کرد و تووشی گوناه و تاوانێک بوو. بەڵام ئادەم گەڕایەوە بۆ لای خوای گەورە، تەوبەی کرد، نەچوو گوناه و تاوانێکی دیکەش بکات و بەرنامە و پیلان دانێ بۆ ئەوەی کە گوناه و تاوانێکی دیکەش بکات، بەڵکو گەڕایەوە بۆ لای خوای گەورە و خوای پەروەردگاریش لێی خۆش بوو. ئەو گوناه و تاوانە کە ئینسان تووشی دەبێت
بەڵام دەگەڕێتەوە زوو بۆ لای خوای پەروەردگار. ئەوە هۆکاری ئەوەیە کە خوای گەورە لە ئینسان خۆش بێت. بەڵام پیلانگێڕی بۆ گوناه و تاوانی دیکە، بەڵام دانانی بەرنامە و پیلان بۆ گوناه و تاوان وا دەکا کە ئینسان دڵی ڕق بێ خوای گەورە لە ئینسان خۆش نەبێت. زۆر جاران ئینسان زۆر شتی لە دڵدایە، زۆر بەرنامە و پیلانی هەیە بۆ ئەوەی کە ئەو حەرامەیە بخوات، تووشی ئەو حەرامەیە بێت، فێڵ لە فلان کەس کات، ماڵی فلان کەس بخوات، ئەو گوناه و تاوانە بکات. ئەو بەرنامەدانانە لە دڵ و دەروونت داوا دەکات کە خوای گەورە لێت خۆش نەبێت. بەڵام کە تووشی گوناه و تاوانێک بووی لە ڕووی نەزانیەوە، یاخود لە ڕووی بێ ئاگاییەوە، یاخود شەیتان بەسەرتدا زاڵ بوو لە ڕووی بێهێزیەوە، کاتێک دەگەڕێەوە بۆ لای خوای گەورە، ئەو تەوبە و گەڕانەوە وا دەکات کە خوای گەورە لە ئینسان خۆش بێت و گوناه و تاوانەکە کۆتایی پێبێت. دووەمیان ئەگەر تووشی گوناه و تاوانێک بوویت، بە گوناه و تاوانەکەت دڵخۆش مەبە، خەجاڵت بە، نەچی گوناه و تاوانێکت خۆی پێ هەڵدەیەوە و خۆتی پێ هەڵکێشی لە ناو خەڵکدا، فلان گوناه و تاوانم کردووە، پێی دڵخۆش مەبە. خوای گەورە باسی منافقەکانمان بۆ دەکات، کاتێک کە لە غەزاکاندا دوا دەکەوتن پێی دڵخۆش دەبوون چونکە ئیماندار نەبوون. خەتەرەکە ئینسان بە گوناه دڵخۆش بێت. ئینسان گوناه و تاوان دەکات، تووشی گوناه دەبێت، بەڵام بەو گوناهەی دڵخۆش نابێت. کاتێک کە تووشی گوناه و تاوان دەبێت، خەجاڵت دەبێت لە بەرامبەر خوای پەروەردگاردا و زوو دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە. خوای گەورە دەربارەی منافقەکان دەفەرمێت: فرح المخلفون بمقعدهم خلاف رسول الله. وەختێک کە لە جەنگ دواکەوتو بوون، فرح المخلفون، ئەوانەی کە دواکەوت بوون، ئەو منافقانە بەو دواکەوتنەیان، بەو نەهاتنیان بۆ غەزا و لەگەڵ پێغەمبەر بەشداریکردن صلی الله عليه وسلم پێی دڵخۆش بوون کە دواکەوت بوون، لەبەر ئەوەی منافق بوون. تەماشاکەن چەند خەتەرەکە ئینسان بە گوناه و تاوان دڵخۆش بێت. بەڵام سێ لە ئیمانداران کەعبی کوڕی مالک و دوو هاوڵی دیکە کە لە غەزا دواکەوت بوون لەگەڵ پێغەمبەردا صلی الله عليه وسلم، باز دەکەن دەڵێن بەڕاستی کە بیرمان دەکردەوە لە دڵەوە ناڕەحەت دەبووین، خەجاڵت دەبووین. کاتێک کە پێغەمبەر دێتەوە صلی الله عليه وسلم، دان بە گوناه و تاوانەکەی خۆیان دادەنێن، خەجاڵت دەبن، زۆر پەشیمانن، لە دڵەوە خەفەت دەخۆن کە تووشی گوناه و تاوانێک بوون. کەواتە ئینسانی مسلمان کە تووشی گوناهێک دەبێت، خەجاڵەتی دەکێشێت، پێی ناخۆشە، زۆر پەشیمانە لە گوناه و تاوانەکەی. بەڵام ئینسانێک ئەگەر ئیمانی وەکو پێویست نەبێت، یاخود ئەگەر منافق بێت، یاخود ئەگەر بێباوەڕ بێت، وەختێک گوناه و تاوان دەکات پێی دڵخۆش دەبێت. بەڵام مسلمان کە تووشی گوناه و تاوانێک دەبێت، زۆر پەشیمانە و زۆر خەفەتی پێوە دەخوات. کە تووشی گوناه و تاوانێک بوویت، نەکەی بە گوناه و تاوانەکەت خۆشحاڵ بیت. سێمیان کاتێک کە تووشی گوناه و تاوانێک بوویت، وەریا بە گوناه و تاوانەکەت ئاشکرا مەکە، با لە نێوان خۆت و خوای گەورەدا بێتەوە بەی لێ بکە و بگەڕێەوە بۆ لای خوای گەورە. چونکە ئاشکراکردنی گوناه و تاوان، خۆ هەڵکێشان بە گوناه و تاوان، وا دەکات کە خوای گەورە لێت خۆش نەبێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتی صحیحدا کە ئیمامی بوخاری ڕیواەتی کردووە، بۆمان باز دەکات، دەفەرمێ: كل أمتي معافى إلا المجاهرين. دەفەرمێ خوای گەورە لە ئومەتی من لە هەمووان خۆش دەبێت، لە هەموو گوناه و تاوانێک خۆش دەبێت، تەنها لەو کەسانە خۆش نابێت کە گوناه و تاوان ئاشکرا دەکەن. ئەوەش دوو جۆر کەس دەگرێتەوە. یەکەمیان ئەو کەسەی کە گوناهێک دەکات لە نێوان خۆی و خوای گەورەدایە و خوای گەورە بۆی پۆشیوە، کەچی لە ناو خەڵک بەیانی ئاشکرای دەکات و پۆزی پێوە لێ دەدات و خۆی پێ هەڵدەکێشێت، ها فڵان گوناه و تاوانم کردووە، خەجاڵەتی بکێشە گوناه و تاوانێکت کردووە، خوای گەورە بۆی پۆشیویت، بۆچی ئاشکرای دەکەیت لە ناو خەڵک؟ ئەو ئاشکراکردنەوە دەکات کە خوای گەورە لێت خۆش نەبێت. دووەمیان ئەو کەسانەی کە گوناه و تاوان بە ئاشکرا دەکەن، لە ناو خەڵکدا گوناه و تاوان دەڕازێننەوە، بانگەشە بۆ گوناه و تاوان دەکەن، ئەو کەسانە خوای گەورە لێیان خۆش نابێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: خوای گەورە لە ئومەتی من لە هەموویان خۆش دەبێت، تەنها لەو کەسانە خۆش نابێت کە گوناه و تاوان ئاشکرا دەکەن، کە گوناه و تاوان بە ئاشکرا دەکەن، کە گوناه و تاوان بۆ خەڵک دەڕازێننەوە. جا لێرەوە وەریا بە ئەی ئینسان، ئەی ئەو کەسەی کە گوناه و تاوانێک دەکەی، ئەگەر گوناه و تاوانت کرد، وەریا بە با لە نێوان خۆت و خوای گەورەدا بێت و کەس پێی نەزانێت. چونکە ئەگەر ئاشکرات کرد و پۆزت پێوە لێدا،
خی گەورە دواتر لەو گوناهات خۆش نابێت. لە ڕۆژی قیامەتێدا پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆمان باز دەکات جۆرە کەسانێک هەن گوناه و تاوانیان کردووە خی گەورە بۆی پۆشیون لە ڕۆژی قیامەتیشدا خی گەورە پێیان دەڵێت وەکو چۆن گوناه و تاوانتان کرد لە دنیادا بۆم پۆشین ئێستاش ئالێرە لە ڕۆژی قیامەتدا لێتان خۆش دەبم. بەڵام ئاشکراکردنی گوناه و تاوان هۆکارێکە بۆ ئەوەی کە خی گەورە لە ئینسان خۆش نەبێت. ئەی ئەو کەسەی کە گوناه و تاوان دەکەیت، ئەی ئەو کەسەی کە بانگەشە بۆ گوناه و تاوان دەکەیت، ئەی ئەو کەسەی کە گوناه و تاوان بۆ خەڵک دەڕازێنیەوە، کاکە وەریای خۆت بە، خەمێکی خۆت بێت لە هەموو گوناه و تاوانێکدا کە دەیکەیت، بانگەشەی بۆ دەکەی، ئاشکرای دەکەی، خەڵک تووشی گوناه و تاوان دەکەیت، گوناهی خەڵکیشت دێتە ئەستۆ. وەریای خۆت بە گوناه و تاوان مەڕازێنەوە، مەبە هۆکاری گوناه و تاوان. گوناه و تاوان بڵاو مەکەوە، چەندە خەڵک سەیری کات، چەندە ئەکتیفت بەرزتر بێت، خەڵک تەماشای کات، ئەوەندە گوناه و تاوانت زیاترە و بارت قڕستر دەبێت، ئەوەندە گوناه و تاوانی زیاترت دێتە ئەستۆ. وەریای خۆت بە، نەبیە هۆکاری گوناه و تاوان بۆ خەڵک. ئەگەر گوناه و تاوانێکی شت کرد لە بینی خۆت و خی پەروەردگاردا بانەهێنی بێ و تەوبەی لێ بکە و بگەڕێ و بۆ لای خی پەروەردگار، خی گەورە لێت خۆش دەبێت. چوارەمیان وەریا بە ئەگەر گوناه و تاوانێکت کرد هیچ کەسێکی بۆ بانگ مەکە. ئیوا هەیە کاتێک کە خۆی تووشی گوناه و تاوانێک دەبێت ئەو جا هەوڵ دەدا کەسێکی دیکەش تووشی گوناهەکە بکات بۆ ئەوەی بڵێ کاکەوە تەها خەڵکیش ئەو گوناهەی دەکات، ئەها خەڵکیش ئەو حەرامەی دەکات، ئەها خۆ کاکە هەر من نیم. ئاخر ئینسانی وا هەیە پێی دەڵێ کاکە ئەوە گوناه و تاوانە، دەڵێ کاکە خەڵک هەمووی وایە، من چی بکەم خەڵکیش هەمووی ئەوا دەکات. کاکە تۆ حەقی خەڵکت نەبێت. کوردەواری دەڵێ کەس ناچێتە قەبری کەس تاوانی کەس هەڵ ناگرێت. ولا تەزیر وازیڕەة ویزر ئوخرى. ئایا کەس کۆڵی گوناه و تاوانی کەس هەڵدەگرێت؟ تۆ حەقی خەڵکت نەبێت. وەختێ گوناه و تاوانێکت کرد بانگەشەی بۆ مەکە و خەڵک تووشی گوناه و تاوانەکەم مەکە. کەس بانگ مەکە بۆ ئەو گوناهە بڵێ وەرە من ئەوەم کردو تۆش ئاوا بکە بۆ ئەوەی کە هاوبەشت پەیدا بێت. کاکە خەجاڵەتی بکێشە بگەڕێەوە بۆ لای خی گەورە، وەریای خۆت بە، تووشی گوناه و تاوانێک بووی کەس بۆ گوناه و تاوانەکە بانگ مەکە. خی گەورە دەفەرمێ الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين. ئەوانەی کە هاوڕێ بوون لە دنیادا لەسەر خراپە و خراپەکاری پێکەوە بوون، گوناه و تاوانێکیان کردووە، ئەوەی دیکەش ئەوەی دیکەی توش کردووە و بانگی کردووە و تووشی تاوان و گوناهەکەی کردووە، لەسەر تاوان بەیەکەوە بن دوو کەس لە ڕۆژی قیامەتێدا لێک دەبنە دوژمن، تەنها کەسانی تەقوادەور و ئیماندار و چاکەکار نەبێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ومن دعا إلى ضلالة، هەر کەسێک بۆ گومڕایی خەڵک بانگ کات، بۆ گوناه و تاوان خەڵک بانگ کات، دەفەرمێ كان عليه من الإثم مثل آثام من تبعه. لە گوناه و تاوانەکەیدا وێنەی ئەوەی کە خەڵک ئەو گوناه و تاوانە دەکات بەهۆی ئەوەی کە بانگەشەی بۆ دەکات، خەڵکی بۆ بانگ دەکات، ئەو کەسە کە گوناه و تاوان دەکات لە هەموو گوناه و تاوانەکەیدا ئەتۆ بەشداریت. یەک کەس بەهۆی تۆ گوناه و تاوان کات، بانگەشەی بۆ بکەی، خەڵکی بۆ بانگکەی، ئەی ئەگەر هەزاران کەس بیبینێت و گوناه و تاوانەکە بکات لە گوناه و تاوانی هەمویاندا بەشداریت. پێغەمبەر دەفەرمێ لا ينقص ذلك من آثامهم شيئا. لە گوناه و تاوانی هیچ یەکێکیشیان کەم ناکاتەوە. ئەو کەسەی گوناهەکە دەکات تاوانبارە، ئەو کەسەی بانگەشەش بۆ گوناه و تاوان دەکات تاوانبارە، ئەو کەسەی خەڵک بانگ دەکات بۆ گۆمڕایی، بۆ لادان، بۆ سەرگەردان بوون، بۆ گوناه و تاوان، بۆ لادان، بۆ تووشی حەرام بوون، ئەو کەسە لە تاوانی هەموو خەڵکدا بەشدارە. جاوەریای خۆت بە ئەی ئینسان، دەبێ ئینسانی وا هەیە چەند کەسی تووشی گوناه و تاوان کردبێت، چەند کەسی تووشی گومڕایی کردبێت بەهۆی ڕازاندنەوەی گوناه و تاوان و بڵاوکردنەوەی گوناه و تاوان. هەزاران خەڵک تەماشای کردووە و دەیبینێت و تووشی گوناه و تاوانەکە بووە، لە گوناهی هەمویاندا بەشداری. وەریای خۆت بە ئەی موسڵمان، وەختێک تووشی گوناه و تاوانێک بوویت کەس بانگ مەکە بۆ ئەو گوناه و تاوانە، با گوناه و تاوانەکە هەر خۆت بیت، با هەر گوناهی خۆت لە ئەستۆت دابێت، لە بینی خۆت و خی پەروەردگاردا تەوبە بکۆ، خەجاڵەتی بکێشە. پێنجەمیان ئەگەر تووشی گوناه و تاوانێک بوویت وەریای خۆت بە لەسەری بەردەوام مەبە، لەسەری سوور مەبە. ئینسانی وا هەیە گوناه و تاوانێک دەکات پێی دەڵێ کاکە ئەوە گوناه و تاوانە،
گوێت پێ نادات کوردەواری دەڵ حەل لەو گوێ ناچێتە ئەو گوێی دەزانم ماوەسا گوناه و تاوانە بەڵام تەرکی ناکات پێی دەڵێ کاکە گوناه و تاوانە بەخوا نازانم چی و چیش بێت تەرکی ناکەم وەختێ گوناهێکت کرد لەسەری سوور مەبە وەختێ گوناه و تاوانێکت کرد زوو گەڕێوە لای خوای پەروەردگار ئەو سووربوونەت لەسەر گوناه و تاوان وا دەکا کە خوای گەورە لێت خۆش نەبێت وا دەکا کە مۆر لە دڵت بدرێت وا دەکا دڵت بە گوناه و تاوان ڕەش بێت کە پەشیمان بوویەوە مای لێ خۆشبوونی خوای گەورەیە بەڵام کە سوور بووی لەسەر گوناه و تاوانەکەت گوێت پێ نەدا زانیت گوناه و تاوانە پێشیان وتیت گوێت لە ئاەت و فەرمایشتی پێغەمبەریش بوو صلی الله علیه وسلم بەڵام گوێت بە گوناه و تاوانەکە نەدات بەخوا بزانە بارت گرانتر دەبێت بزانە دڵ و دەروون ڕەش دەبێت بە گوناه و تاوان ڕەنگە جاری وهەیە یەک تاوان کە لەسەری سوورێت یەک تاوان کە دەیکەیت بەڵام وازی لێ نایەنێت بەڵام نیازی زیاترت هەیە ببێتە هۆی ڕەش بوونی دڵ و دەروونت ببێتە هۆی وێران بوونی دڵ و دەروونت خوا پەناماندات خوای گەورە کە بۆمان باسی بەندە چاکەکان دەکات بەندە ئیماندارەکان دەکات باسی سیفەت و ئاکاریان دەکات با گوێ بگرین لە قورئان بزانین چۆن بۆمان باز دەکات بزانە تۆ لەو کەسانەی خوای گەورە دەفەرمێت والذین إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ئەو کەسانەی کە گوناه و تاوانێک دەکەن تووشی زوڵم و ستەمێک دەبن تووشی گوناه و تاوانێک دەبن ئەو کەسانە ذەکەڕوا الله یەکسەر زیکر و یادی خوای پەروەردگار دەکەن فاستغفروا لذنوبهم خوای گەورەش لە گوناه و تاوانەکەیان خۆش دەبێت یادی خوای گەورە دەکەن دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگاری خۆیان دان بە گوناه و تاوانی خۆیان دادەنێن سوور نابن لەسەر گوناه و تاوانەکەیان دەیانەوێ بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە فاستغفروا لذنوبهم خوای گەورەش لە گوناه و تاوانەکانیان خۆش دەبێت ومن يغفر الذنوب إلا الله ئەنجا کێ هەیە لە گوناه و تاوان خۆش بێ بێجگە لە خوای گەورە وەختێک تاوان دەکەیت ئەگەر خوای گەورە لێت خۆش نەبێت بزانە هەموو دنیاش لێت ڕازی بێت خوای گەورە لێت خۆش نەبێت ڕۆژێک دێت دەچیوە لای خوای پەروەردگار لە بەردەمی خوای پەروەردگاردا دەدوەستێنن ئەگەر خوای گەورە لێت خۆش نەبێت کێ مافی ئەوەی هەیە لە گوناه و تاوانەکەت خۆش بێت ولم يصروا على ما فعلوا وهم يعلمون صفة آكاري إنساني إيمان داري الراستقين أوهي كده فرمي ولم يصروا على ما فعلوا سور نابن لسر أوي كردويانا قناه تاواني كان كردوا لسري سور نين نالن هر قناه تاوانا كده كين بآية حديث هر بلي حرامة بابلي هر تاوانا بەڵکو دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار وهم یعلمون لە کاتێکدا کە دەزانن ئەوە گوناه و تاوانە کاتێک کە پێیان دەگوترێ ئەوە گوناه و تاوانە سیفەت و ئاکاری ئینسانی ئیماندار وایە لەسەر گوناه و تاوانەکەی بەردەوام نابێت و سوور نابێت ئەوە سیفەتی ئینسانی ئیماندارە وەریای خۆت بە ئەی ئینسان لەسەر گوناه و تاوان سوور نەبێت بەردەوام نەبێت وەختێک گوناه و تاوانێکت کرد بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت كل بني آدم خطاء إنسان همو إنسان گناه تاوان دكات بلام چاکترین کس کیه او کسی گناه تاوانێک دكات دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار کەواتە نەتیجە و دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەمان پێ دەڵێت دەبێ وەریای خۆمان بین لە گوناه و تاوان چونکە گوناه و تاوان وەکو ژەهرێک وایە بۆ جەستەی ئینسان چۆن ژەهر جەستەی ئینسان تووشی نەخۆشی دەکات لە ماوەیەکی زۆر کەمدا بەناو جەستەی ئینساندا بڵاو دەبێتەوە ئەگەر ئینسان چارەسەری نەکات گوناه و تاوانیش بۆ دڵ و دەرونی ئینسان ئاوایە ئەگەر ئینسان فریای خۆی نەکەوێت ئەگەر ئینسان چارەسەری نەکات نەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار وەریای ئەو پێنج شتە نەبێت گوناه و تاوانەکە زیاتر دەبێت گوتراوە تاوان بانگ دەکات تاوان بەرەو گوناهی زیاترت دەبات وەریای خۆت بە ئەی ئینسان وەریای ئەو پێنج شتە بە وەختێک تووشی گوناه و تاوانێک بوویت وەریا بە زوو بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار بۆ ئەوەی گوناهەکەت تەشەنە نەکات و لە دڵ و دەروونتدا زۆر نەبێت چونکە جاری وهەیە بەهۆی زۆری گوناهەوە ئینسان بە هیلاک دەچێت خوای گەورە پەناماندات دوعا دەکەین و دەپاڕێنەوە خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت لە گوناه و تاوانمان خۆش بێ قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانماندا وامان لێ بکەی ئەگەر گوناه و تاوانێکمان کرد زوو بگەڕێنەوە بۆ لای تۆ یا ڕەبی خوای گەورە ئەتۆش لێمان خۆش بی خوایە سەربەرز و عاقیبەت خێری دنیا و قیامەتمان کەی خوایە بە ئیمانەوە بمانژێنی و بە ئیمانەوەش بمان برێنی خوایە سەربەرز و سەرفرازی دنیا قیامەتمان کەی خوایە وامان لێ بکەی هەمیشە لە گوناه و تاوان دوور بین
وەختێکیش تووشی گوناه و تاوانێک دەبین زوو بگەڕێنەوە بۆ لای تۆ خوایە دڵ و دەروونمان پاکەیەوە لە گوناه و تاوان بە نووری ئیمان و ئیسلامەتی دڵ و دەروونمان ڕۆشنکەیەوە وامان لێ بکەی هەتاوەکو دێینەوە خزمەتی تۆ بتوانین ڕەزامەندی تۆ بەدەست بێنین لەسەر شەریعەت و بەرنامەی تۆ بژین لەسەر شەریعەت و بەرنامەی تۆش بمرین یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت داوات لێ دەکەین لە ناخۆشی و ناڕەحەتی دەشتی مەحشەر و دۆزەخ پارێزراومان کەی یا ڕەبی خوای پەروەردگار بە بەهەشتی بان و بەرینی خۆتمان شاد کەی هەمومان بەیەکەوە لە حزوری پێغەمبەردا صلی الله عليه وسلم لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتدا کۆ بکەیەوە آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين.